بەگشتی ئەم ڕەوشەی ئەمڕۆ کە لە میدیای کوردیدا دەگوزارێ نەک تەنیا ئەمڕۆ دوێنێشمان وابوو ئەگەری زۆرە ئەگەر بەم جۆرە بەردەوام بین بەیانیەکی نزیکیشمان وابێ ئەمە کارەساتێکە کە ڕوبەڕووی تاکی کورد بۆتەوە لە ڕێگەی ئەم سۆشیال میدیایی کە هەمانە لە ڕێگەی ئەم میدیایی هەمانە بە میدیای سپۆنسەرکرا و پارەدارکراوی گەورەوە بۆ ئەو میدیاری کە لە ئاستێکی دیاریکراوە کار دەکەن بەداخەوە ئەو ڕەوشەی کە دەگوزارێ ڕەوشێکی نادروستە، نائیتیکیە، نایاساییە، هۆکارێکە بۆ زیادبوونی گرژیەکان، هۆکارێکە بۆ زیادبوونی گرژی، هۆکارێکە بۆ تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی کۆمەڵگا، بۆ پارچەکردن، بۆ دابڕان لە یەکدی و ئەمەشکی ئەیکا ئەمە خەڵکی ئاسایی نایکا، منێکی ئاسایی، تۆیەکی ئاسایی، دایکم، برام، خوشکم، کەس و کاری جەنابەت ئەوی دراوسێکەمان ئەم شەڕە ناکەن. ئەم شەڕە خەڵکێکەی کاکە پارەدارکراوە، وابەستەیە، دابەستەیە لە ڕێی کەسایەتی سیاسیەوە، لە ڕێی ئۆرگانی حیزبیەوە، لە ڕێی جۆرێک لە هەیکەلیەتی ئیداری دروست کراوە بۆ بەڕێوەبردننی لەشکرێک لە سۆشیال میدیا. ئەم لەشکرە پارەدار دەکرێت، وابەستە کراوە، بەردەوام تەغزیە دەکرێت، بەردەوام ئیعازی بۆ ئەنێردرێ، سەرقەڵەمی بۆ پێ ئەدرێ و ئەمانە خەڵکێکن کە ئیش بە سەرقەڵەم ئەکەن، لەسەر بنەمای سەرقەڵەم ئەنووسن، وتار بڵاوەکەنەوە، قسە ئەکەن، ئەدوێن، لە سۆشیال میدیا پۆست ئەکەن و هەموو ئەم شتانە لەسەر ئەو بنەمایە ئەکرێ و ئەم لەشکرێکی نائیتیکیانە ئیشەکە، نایاساییانە ئیشەکە بەدەل لە هەر ڕێو شوێنێکی میدیایی و پیشەیی کار دەکەن و ئەم پەتایە لە سۆشیال میدیاشەوە گواستراوەتەوە بۆ کەناڵە پارەدارە وابەستە گەورەکانە. ئەوەی ئەم کێشە و گرفتانە لە سۆشیال میدیا دروستەکە لەشکرێکە پێوترێ لەشکری سۆشیال میدیا، پێوترێ لەشکری ئەلکترۆنی. ئەمانە کار دەکەن شەو ڕۆژ لە ماڵەوەن، لەسەر کیبۆرد، نەک کۆمپیوتەرێ، 5-6 کۆمپیوتەر، نەک مۆبایلێ، 4-5 مۆبایل بەدەستیانەوەی خۆیان هەیە، کەسیان هەیە دێ دەڵێ من 50 ئەکاونتی فەیکم هەیە. ئەمانە ئیشیان چییە؟ ئەو سەرقەڵەمانەی بۆیان دێن، دایە ڕێژنەوە دووبارە ئەیخەنەوە سۆشیال میدیا و بڵاوی ئەەکەنەوە و برەوی پێ ئەدەن، سپۆنسەری ئەکەن، پەیجەکانیان سپۆنسەر ئەکەن، مانگانە دەیان ملیۆن دۆلار داهاتی گشتی ئەم وڵاتە بە سپۆنسەری سۆشیال میدیا ونە بێ ئەڕواتە دەرەوە. یعنی ئەمە هەمووی ئەم کارەساتەیە کە ڕوبەڕووی ژینگەی میدیایی ئێمە بووەتەوە. بەداخیشەوە ئەوەی ئەم کارەساتەی دروست کردووە خەڵکی ئاسایی نییە. خەڵکی ئاسایی ڕێز لە خۆی، لە کەسوکاری، لە دەوروبەری، لە بەرامبەرەکانی ئەگرێ. بەڵام ئەو لەشکرەی کە دروست کراوە بەڕاستی هیچ ڕێز و ئەتەکێت و هیچ جۆرێک شکۆ و احترام بۆ بەرامبەرەکە دانانێ، لە سەنگەری لایەنێکەوە لە لایەنێکی ترەدا، لە سەنگەری کەسێکەوە لە کەسێکی تردەدا، جاران ئەگەر لە خەندەق و لە تەپۆڵکەیەک و لە گردی فڵان و لە دەشتی فڵان شەڕیانە کرد بەرامبەر یەکتر، ئێستا هاتوون لە پەیجی فڵان بۆ فیسا شەڕەکەن، لە کەناڵی فڵان ئەلف بۆ کەناڵی باش شەڕەکەن، شەڕەکەیان گواستوەتەوە. ئەگەنا هەمان ئەو عەقڵیەتە دواکەوتوانەی کە ئەم ئەدەبیاتی ئەم حیزبانە بە درێژایی 60-70 ساڵی ڕابردوو بەرهەمی هێناوە، هەر ئەو ئەدەبیاتەمان پێفرۆشنەوە.